الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد صلاة تفتح لنا بها أبواب الرضا والتيسير وتغلق بها أبواب الشر والتعسير. أنت مولانا فنعم المولى ونعم النصير. مسلمانانی بەڕێز ئیمانداران، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. لە مانگێکی پیرۆز و مبارەکین، مانگی ڕەجەبی پیرۆز، ڕەجەبی ئەسەم، ڕەجەبی مضەر، تقریبی 17-18 ناوی هاتووە. یەکێک لەو مانگانەی کەوا بە مانگە قەدەغەکراوەکان، ئەشهور الحوڕوم، کە خوای تەبارەک وتەعالا بە نەسی قورئان ڕێزی لێناوە. پێغەمبەری نازدار و هاوڵە بەڕێزەکانی ڕێزی تایبەتیان لێگرتووە. خوای تەبارەک وتەعالا لە قورئانە ئەفەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم إن عدة شهور عند الله 12 شهرا في كتاب الله يوم خلق السماوات والأرض منها 4 حرم ذلك الدين القيم فلا تظلموا فيهن أنفسكم. لسورة التوبة آية 36. خوای تبارك وتعالى ئەفەرمێت ژمارەی مانگەکانی ساڵ 12 لە کتابی پەروەردگارە. لەو ڕۆژەوەی کەوا ئەرز و ئاسمانی دروست کردووە، خوای گەورە ساڵی بە 12 مانگ دروست کردووە. 4 لەو 12 مانگە بەڕاستی خوای تەبارەک وتەعالا حورمەت و ڕێزی تایبەتی لێگرتوون. وەکو چۆن لەناو بەشەریەتە خوای تەبارەک وتەعالا فەزلی پێغەمبەرانی داوە بەسەر باقی بەشەریەتە، فەزلی ئەسحابەکانی پێغەمبەر بەسەر باقی ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، تابعین، تابعی تابعین، ئەولیا و صالحین و خواناسان، کێ تەقوای زیاتر بێ لای خوا بەڕێزترە. وەک چۆن فەزلی مەکە و مەدینەی داوە بەسەر باقی شوێنەکانی ترە. وەک چۆن مانگی ڕەمەزان پیرۆز و مبارەکە، ئاوا هەندێک کات و ساتیش لە هەندێک کات و سات پیرۆزترە. ئەم 4 مانگە خوا ئەفەرمێت 4 دانە مانگیان ئەشهور الحوڕومن، یعنی خوای تەبارەک وتەعالا حورمەت و ڕێزێکی زۆری لێگرتوون. بۆیە خوا ئەفەرمێت ئێوە لەو مانگانەدا فلا تظلموا فيهن أنفسكم، زوڵم لە خۆتان مەکەن، لە نەفسی خۆتان مەکەن، لە چواردەورتان مەکەن، شەڕ و ئاشوب و قیتال مەکەن، فیتنە و ئاشوب مەنێنەوە، بە زبانتان ئازاری کەس مەدەن، بە دەستان ئازاری کەس مەدەن، بە قاچتان مەڕۆن بە ئازاری کەس. ئەمە نەسی قورئانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەجەتول وەداعدا، حەجی ماڵاواییە، لە حەدیثێکی صحیحە لە باسی ئەشهور الحوڕومە ئەفەرمێت 4 دانەیە، سیانیان متتەوالیەتون، یعنی بە دوای یەکان، السرد، 3 سرد، یعنی متتالیەتون بە دوای یەکە، ذو القعدە، ذو الحجە، محەڕەم، ئەم 3 مانگە بە دوای یەکان. وەڕەجەب، پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم: واحد فرد وهو رجب المضر الذي بين جماد الأخيرة وشعبان. مانگی ڕەجەبە کە لە نێوان جەمادی کۆتایی و ئەخیر و شعبان، یعنی پێش شعبان مانگی ڕەجەب. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمی ئەم 4 مانگە خوای تەبارەک وتەعالا ڕێزی تایبەتی لێگرتوون. خوا زوڵم و زۆری تیا حرام کردووە. زوڵم و زۆر لە هەموو کاتێکە حرامە، بەڵام لەم مانگە یا ئەو 3 مانگەکەی تر، مانگی زیل قاعدە و زیل حیجە و مانگی محەڕەم، زوڵم و تاوان تیا زۆر گەورەتر لە کات و ساتەکانی تر، چونکە حورمەتی ئەو مانگانە شکاندووە. ئەینا تاوانکردن، زوڵمکردن، گوێندان، زەمکردن، غەیبەتکردن، چون بۆ ئازاری خەڵکی، حرام خواردن، هەموو کاتێک حرامە، حەڵاڵ نابێ. بەڵام وەک ئەرزم کردن، تاوانەکەی گەورەترە، گوناهەکەی گەورەترە. فلا تظلموا فيهن أنفسكم.
أبو حاتم رضا رحمتي خوای لەسەر تفسيرەکەیە لە قەتادەوەمان باسەکات أفرميت إن الظلم في الشهر الحرام أعظم خطيئة ووزرا من الظلم فيما سواه وإن كان الظلم على كل حال عظيما وكان الله يعظم من أمره ما شاء أفرميت ظلم استم لما قد كراوكانا يا تاوان قنا لما قد كراوانا أشهر الحرم براسي قورة ترو ترسناك ترى تاوانكي زور ترى بنسبة مانگەکانی ترەوە هەرچەند هەموو کات و ساتێک زوڵم هەر زوڵمە زوڵم هەر تاریکیە زوڵم هەر نەکبەتی و بەدبەختیە بەڵام خوای تەبارەک وتەعالا لەم مانگە کە ڕێزی لێگرتووە لەم مانگانە تاوانکردن تایە زۆر گەورەتر لە کات و ساتەکانی تر عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت وجعل الذنب فيهن أعظم والعمل الصالح والأجر أعظم خوای تبارك وتعالى چۆن گوناه و تاوانی تیا گەورە کردووە و تایە حرام کردووە کە ئینسان هەوڵ بە لەم مانگا خۆی پاکاتەوە تۆبە بکە و عەمەلی چاکە بکە واز لە گوناه و تاوانەکانی ڕابردووش بێنێ چۆن تاوانەکە لە تاوانی مانگەکانی تر گەورەترە ئاوا کردەوەی چاک و قسەی باش و ئاکاری باش و خێر و سەدەقات لەم مانگە بەنیسبەت مانگەکانی تر کە ئەشهور الحوروم نین بەڕاستی گەورەترە و چاکترە و باشترە عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ پێغەمبەری نازدار کە مانگی شەعبانە هات دەستی بەرزە کردەوە حەزەتی ئەنەس بمان باسەکە ئەفەرمێت پێغەمبەری نازدار كان رسول الله صلى الله عليه وسلم إذا دخل رجب قال اللهم بارك لنا في رجب اللهم بارك لنا في رجب وشعبان وبلغنا رمضان پێغەمبەری نازدار فەرموو خوایە بەرەکەت بخەیتە ڕەجەبمانەوە مانگی ڕەجەب بەرەکەت بخەیتە شەعبانی پیرۆزەوە بەرەکەت بخەیتە ئەم دوو مانگەوە بە سەلامەتی بمانگەینی مانگی ڕەمەزان مانگی ڕەمەزانمان بۆ سەلامەت کەی ئێمەش بۆ ڕەمەزان سەلامەت کەی بە سەلامەتی لێمان وەرگری تەمنەم حەدیسە ئیمامی ئەحمەد طەبەرانی بەیهەقی ئەبوو نەعیم غیری ئەمانی ڕێواتیان کردووە کە پێغەمبەری خوا ئەم دوعا مبارەکەی کردووە کەواتە تۆش لە مانگی ڕەجەبە هەتا ئەگەیتە مانگی ڕەمەزان بڵێ خوایە بەرەکەت مانگی ڕەجەبمانەوە بەرەکەت مانگی شەعبانمانەوە بە سەلامەتیمان گەنی مانگی ڕەمەزان سەلامەتمان کەی بۆ ڕەمەزان ڕەمەزانمان بۆ سەلامەت کەی بە سەلامەتی لێمان وەرگری ئەمە دوعای پێغەمبەری نازدار وصلی الله عليه وسلم لە گەورەی مانگی ڕەجەبی پیرۆز ئەوەیە کەوا وەک چۆن لە ئەشهور الحورومە ڕۆژوگرتن سونەتە مانگی ڕەجەبیش یەکێکە لەو مانگانەی کەوا ئەشهور الحورومە ڕۆژوگرتن تایە سونەتە وەک چۆن لە هەموو مانگێکە سێ ڕۆژ سونەتە تایە بە ڕۆژووبی ئەگەر ڕۆژوی زیاتریش نەگری سونەتە ئینسان لە هەموو مانگا سێ ڕۆژ بە ڕۆژوو بێ ئەیام البیض ئەوانەی کەوا مانگە شەون تایە شەوەکانی بۆیە حەزەتی کاک ئەحمەدی سلێمانی لە مەکتوباتە ئەفەرمێ دەرەجەی عالی بێ ئەفەرمێ هەر کەسێک لە ئەیام البیضا بە ڕۆژوو بێ هەموو مانگە خوای تەبارەک وتەعالا ناوچاوانی ڕوونەکاتەوە لە تاریکی قیامەتە لە ناو گۆڕی تاریکە بۆیە ئومەتە نازارەکەی پێغەمبەری خوا ئاگاتان لە ئەیام البیض بێ بۆیە کەوا دەموچاوتان سپی و جوان بێ و نورانی بێ لە ئەیام البیضا بە ڕۆژوو بن لە هەموو مانگێکە جا مانگی ڕەجەبیش ئەو مانگەیە ئەتوانین لە 13 و 14 و 15 هەموو مانگێکە بە ڕۆژووبی لە 13 و 14 و 15 ڕەجەبیشە بە ڕۆژووبی ئەو حەدیسەی پێغەمبەری خوا ئەیگرێتەوە و ئەشهور الحورومیشە سەدەقات و خێر و عەمەلی ساڵحەکە یەکێکە لە ڕۆژوو عەمەلی ساڵحەیە تایە بەڕاستی مزاعەفە و خێری زیاترە حەدیسێکەیە چەند سەندەکەی زەعیفە بەڵام کەوتو حەدیس زەعیفە شەرط نییە عەمەلی پێ نەکرێت ئیبن حەجەر ئەفەرمێت ئیمامی نەوەوی وغیری ئەمان ئەفەرمون حەدیسێکە لاواز بێت بە مەرجێ مخالفەی نەسی قورئان و حەدیسی صحیح نەبێ بۆ فەضائیلی ئەعمال عەمەلی پێ یەکرێت جا ئەفەرمێت إن في الجنة نهرا يقال له رجب ماؤه أشد بياضا من اللبن وأحلى من العسل من صام يوما من رجب سقاه الله من ذلك النهر أفرميت لناو بهاشتي پروردگارا
کانی و کارێزێکەیە پێ ئەوتێت ڕەجەب ئاوەکەی سپیترە لە شیرینترە لە هەنگوین هەر کەسێک یەک ڕۆژ لە مانگی ڕەجەبا بە ڕۆژوو بێ خوا لەو ئاوە تێر ئاوێکات ئەمە پێغەمبەری خوا فەرمێت وەک ئەرزم کرد سەنەدەکەی بەو شێوازەیە وەلەما فەرموون ئیحتیماد بەسەر سەری و عەمەلیشی پێیەکرێت ڕۆژوگرتن لەم مانگە پیرۆزە وەکو مانگەکانی تر بە تایبەت ئەشهور الحوڕوم خێرێکی عەزیمی تایە خێری گەورەی تایە بەڵام کۆمەڵە شت ئەوە سەڵات الرەغائیبە ئەوە دوورکات نوێژە لەم شەوابی کەی ئاوایە ئەمە ئیمامی نەوەوی ئیبن حەجەر ئەفەرمون لا ئەصڵ لەه ولا ئەساس بەڕاستی ئەو شتانە دروستکراوی ڕافیزەکانن نەوە نییە کە بڵێ سەڵات الرەغائیبەیە نییە مانگی ڕەجەب بەڵێ مانگی گەورەیە عەمەلی ساڵحتیایە وەکو باقی ئەشهور الحوڕوم خێرەکەی مزاعەفە و دووبارەیە بەڵام نەسی حەدیث وارید نەبووە کە هەر کەسێک دوورکات لە شووە دوورکات نوێژ بکە ئەوەندە قوڵ واحەدی تیا بخوێنێ ئەوەندە مەعوزەتەینی تیا بخوێنێ ئەوەندە سوورەی یاسین ئەمە ئەسڵ و ئەساسی نییە و دروستکراوی ڕافیزەکانە بۆیە ئیحتیماد نابەسێت سەری خۆشەویستان و هەروەها لە مانگی ڕەجەبی پیرۆزە عولەما و زانایانی ئێمە ئیستینباتێکیان کردووە فەرمویانە مانگی ڕەجەب مانگی تۆچاندنە ئینسان فەلاح تۆ چێنێت ئەی کاتە زەویە مانگی ڕەجەب مانگی تۆچاندنی عەمەلی ساڵحە تۆبەیەکی نەسوح دەستکردن بەکردەوەی چاک ئەمە تۆوەکەیەتی ئەیکەی بۆ ئەرزی ئیمان و دینی خۆتا مانگی شەعبانیش مانگی ئاودانی ئەو بەزر و تۆی عەمەلە ساڵحەیە کە وەشاندوتە بە ئیمان و دینی خۆتا مانگی ڕەمەزانیش مانگی حەساد و دوورینەوەیە ئەو کاد و ساتەیەکەوە تۆ بەرهەمی ئەو تۆوەی کەوە لە ڕەجەبا چاندوتە شەعبان ئاوت داوە لە مانگی ڕەمەزانە بەرهەمەکەی ئەدووریتەوە بە ئومێدی ئەوەی بگەیتە پلەی متەقین کە خوا فەرمێت لەعەلەکم تەتەقون بەڕاستی ئێوە ڕەجا وایە بە مانگی ڕەمەزان تەزکیە و تەسفی خۆتانتان کرد بێ گەشت بن بە پلەی متەقی پلەی لە خواترسان إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا أما بلي متقين جاء تو لمانجي الرجبي بيروزا توي كردوا تشاغا كانوا داريجا بيتشينا لمانجي شعبانا زياتر بذكر قرآن خويندنو عملي صالح آبدا لمانجی ڕەمەزانیشە بەرهەمەکەی ئەدووریتەوە کە ئەگەیتە پلەی ڕزگار بووان سەرکەوتووان بە عیززەتان و بەختەوەران متەقیان و لە خواترسان بۆیە لە حەدیث واریدە کە پێغەمبەری خوا فەرموویەتی ڕەجەب شەهر الله وشعبان شهری ورمضان شهر أمتي ڕەجەب شەهر الله چونکە خوای تەبارەک و تەعالا زیادە ڕێزێکی لێناوە لە ئەشهور الحوڕوم دایناوە شەعبان مانگی شەعبان کوڵە مانگ بە کوردەواری خۆمان پێغەمبەر مانگی منە چونکە پێغەمبەر زۆر تێیا بە ڕۆژوو بووە و مانگێکی مبارەکە و هەروەها ئەفەرمێت ڕەمەزانیش مانگی ئومەتەکەمە چونکە ئەوەی لە ڕەمەزانە دراوە بە ئومەتی ڕەسوول الله نەدراوە بە هیچ ئومەتێک سەڵات و سەلامی لەسەر بێت ئەم فەزڵیش لەبەر پێغەمبەری نازدارە هەزاران هەزار درود و سەڵات و سەلامی لەسەر بێ خوا بمان بەخشەوە پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم بیرەوەری ئەو کاتە مێژویانە بینەوە کاتی خۆمان مێشی خۆمان زیهنی خۆمان کە ڕووداوی زۆر گەورە لە مانگی ڕەجەبا ڕوویاوە غەزای تەبوک لە مانگی ڕەجەبی پیرۆزا ڕوویا پێغەمبەری خوا و سەحابە سەرکەوتن بەسەر نەیارانە هەر لە مانگی ڕەجەبا بوو لە ساڵی 583 کۆچی هاوکاتی 1970 زاینی صلاح الدینی ئەیوبی کوردی قودسی شەریفی لە دەستی چەپەڵی گڵاوی یەهود ڕزگار کرد لە مانگی ڕەجەبی مبارەکە بوو و هەر لە مانگی ڕەجەبایە ئیسرا و میعراجی ڕەسوولی ئەکرەم سەڵات و سەلامی لەسەر بێ خوای گەورە بمان بەخشەوە پێغەمبەرە خوایە لێمان ڕازی بی عاقبەتمان بەخێر بێڕی لە گوناه و تاوانمان خۆش بی خوایە موفقمان کەی لەم مانگەدا بتوانین تۆوی
عیبادەت و تەقوای خۆمان داڕێژین، بتوانین لەم مانگەدا زیاتر تەقوای تۆ بکەین، زیادی تۆ بکەین، زکری تۆ بکەین، باسی تۆ بکەین. یا ربی خوایە لە شەریعەتەکەی خۆت حاڵیمان کەی، تێمان گەیەنی. یا ربی خوایە موفقمان کەی بە کاری چاکە. یا ربی خوایە بەرەکەت خدە مانگی ڕەجەبمانەوە، بەرەکەت مانگی شەعبانمانەوە بە سەلامەتی و تەندروستی باشەوە بمانگەینی و مانگی ڕەمەزان، مانگی ڕەمەزانمان بۆ سەلامەتکەی، بە سەلامەتی لێمان وەرگری، لێمان قبوڵکەی، لە ئازادکراوانی ئەو مانگەی ئەژمارمان بکەی. یا ربی خوایە بتوانین لەم مانگەدا کە مانگی ڕەجەبی پیرۆزە، خوایە عیبادەتی تۆ زۆر بکەین، تۆوی عیبادەتمان داڕێژین، بتوانین لە شەعبانە زیاتر ئاوی بدەین، بتوانین لە ڕەمەزانە بەرهەمەکەی بخۆینەوە پەروەردگارە، لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە. خوایە عاقیبەتی خۆمان و ماڵ و مناڵ و وڵاتمان بەخێر بگێڕە. یا ربی خوایە ئیسلاحی حاڵی هەموو لایەکمان بکە. یا ربی خوایە هیداەتی گەنجەکانمان بە. یا ربی خوایە گیان هیداەتی گەنجەکانمان بە، عاقیبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە. یا ربی خوایە مناڵەکانمان بۆ ساڵەکە، ئەوەی مناڵی هەیە و ساڵ نەخوا بۆی ساڵەکەی، ئەوەی نیەتی و داوایەکە پەروەردگارە بێبەشی مەکە و مناڵی ساڵعی بەرێ. یا ربی خوایە لە دەپاڕێنەوە ئەوە هەیەی ونە و دیار نییە، خوایە بە یەکیان شادکەیتەوە. ئەوەی هەیەی و لە کێشایە و لە دووری وڵاتە داوای دوعای خەیریان کردو لە ئێمە، خوایە مناڵەکانن بۆ سەلامەتکەی، مناڵەکانن بۆ مەحفوظکەی. یا ربی خوایە بیان گەێنی بە ئاواتی خۆیان بە ئیمان و دین و ئەخلاقی بەرزەوە، ڕەوشتی بەرزەوە، لە کوفر و شیرک و تاوان و مەعسیەت پارێزراوان کەی، هەموو لایەکمان پارێزراوکەی پەروەردگارە. یا ربی خوایە گیان بە ئیمانەوە بمان ژێنەوە بمان برن و زیندومان کەرەوە. یا ربی خوایە گیان سەکەراتی مەوتمان لەسەر ئاسان کەی. یا ربی خوایە گۆڕمان لەسەر ئاسان کەی، وەڵامی فریشتەکان بڕەوانی بینەوە، پێغەمبەر بناسین ناو گۆڕەکە، تکامان بۆ بکە، شەفاعەتمان بۆ بکە. یا ربی خوایە لە ڕۆژی قیامەتە لەبەر سێبەری عەرشی خۆتا دامان بنێی. یا ربی خوایە لەسەر پردی سیڕات نەکەوینە خوارەوە، پێغەمبەر بانگمان بکە و شەفاعەتمان بۆ بکە و دەرمان نەکە، بە دەستە مبارەکەکانی ئاوی کەوسەرمان باتێ، نەتوینەتی و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ. خوایە شیفای نەخۆشەکانمان بێ، خوایە گیر و گرفتی وڵایەکمان حەلکەی، بە تایبەت ئەوانەی نەخۆشیان هەیە، ئەوانەی گیر و گرفتیان هەیە، داوای دوعای خێران کردووە. خوایە شیفای نەخۆشی ئێمەش ئەوانی بێ، شیفای تەواوی نەخۆشی خەستەخانەکانمان بێ. یا ربی خوایە چارەسەری و کێشەکانمان بکەی، کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکەی، ئیمان و ئیسلام و ویجدانیان بەرێ. ئەگەر قابلن، ئەگەر قابل نین، ئەگەر شیاو نین، ئەگەر زڵممان لێکەن، ستەممان لێکەن، وڵاتمان بەرەو وێرانە ئەوەن، ماف و حەقی ئەم میلەتە نازانن، ئەم میلەتە غەنە ژێر پرسیارەوە، ئەم میلەتە والەیەکەن تووشی قەیران و ناڕەعەتیەکەن، ئەم میلەتە حەق و مافەکانن پێشێلەکەن. یا ربی خوایە گیان ئەگەر قابل هیدایەتن خوایە هیدایەتیان دەی، ئەگەر قابل هیدایەتن خوایە لیان قبوڵ نەکەی. خوایە ئەم میلەتە تووشی قاتی و گرانی و ناڕەعەتی نەکەی، تووشی دامایی و زەلیلی نەکەی، تووشی فەسادی و بەدئەخلاقی و کوفر و شرک نەکەی. یا ربی خوایە ئەم میلەتە لە زوڵمی زاڵمان، لە ستەمی ستەمکاران، لە بێگانە و لە نەیاران پارێزاومان کەی، کوردستانمان بۆ ئاوادان کەی، پڕخێر و خۆشی کەی، کانی و کارەزەکانمان مبتەقری، وڵاتمان پڕخێر و خۆشی کەی. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.